بینەرانی بەڕێز سڵاوتان لێبێت. ئایا هەرێمی کوردستانی عێراق لەبارەی ڕەوشی مافەکانی مرۆڤەوە نمونەیەکی پێشڕەوە بۆ عێراق و ناوچەکە یان گۆڕەپانێکە بۆ پێشێلکردنی مافەکان و ئازادەکانی مرۆڤ؟ ئایا راپۆرتی ڕێکخراوە نێودەوڵەتەکان سەبارەت بە پێشێلکاریەکانی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستانە دەرخستنی وێنەیەکی واقعی و ڕاستەقینەی هەرێمی کوردستانە یان وێنەیەکی شێوێنراوی واقع؟ ئایا لەژێر دۆخی ململانە سیاسی و ئایدۆلۆژیەکانی هەرێمی کوردستانە ڕەوشی مافەکانی مرۆڤ بەرەوکێچێ و دوجارش وێنەی کوردە سەر ئاستی نێودەوڵەتیدا بەکوێگا؟ بەڕێزان بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری هەریەک لە بەڕێزان پەیمان عیزەدین ئەندامی لژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان و بەڕێز ئەنور حسێن سکرتێری لژنەی داخۆچیکردن لە مافی ڕۆژنامە نووسامان کردووە بەخێراتنی هەموو لایەکتانەکەم. زۆر سپاس. پەیمان خان سەرەتا بەڕێزەوە دەست پێ یەکەم کە لە چەند ساڵی ڕابردوو لە 20 ساڵی ڕابردووی ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستان و تەعەم لە حەزیەشی لەگەڵا بێ بەردەوام کار لەسەر تێزێک کراوە کە واقعی هەرێمی کوردستان و ڕەوشی مافەکانی مرۆڤ و ئاسادەکانی پێخوێنراوەتەوە. ئەوش ئەوەیە کە هەرێمی کوردستان نمونەیەکی پێشڕەوە بۆ عێراق نمونەیەکی پێشڕەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە ڕووی پاراستنی ئازادیەکان و مافەکانی مرۆڤەوە. ئێمە لەم دوانە لە بەردەم کۆمەڵێک ڕووداوی تازە و لە بەردەم کۆمەڵێک راپۆرتی تازەی ڕێکخراوە جیهانیەکانین. تا چەند ئەتوانین بڵێن ئەم تێزە تێزێکی ڕاستە واکرێ باوەڕی پێ بکەین واکرێ بیخوێنینەوە واگەر ناکرێ چۆن؟ بەڵێ لە ڕاستیە ئەم قسەیە دەقاو دەقوک و ئەوەیە کە ئێمە بڵین بە بەراورد بە ژیانی ژنانی ئەفغانستان ژنانی کورد هەموو مافەکانیان پارێزراوە یاخۆت ئەگەر ئێمە دقیقەن سەیری بکەین ئەم مەسەلەیە مەسلەی مافی مرۆڤ مەسلەیەک نییە وەکو بابەتی هەژاری لەسەر ئەو مەقولەیە ئیش بکەین کە بڵین ئەبێ بە دائیمی سەیری خوار خۆت بکەین. مەسلەی مافی مرۆڤ مەسلەیەکە پەیوەندی بە کۆمەڵێک بنەما کۆمەڵێک یاسا و بنەمای یاسایی و ڕێکەوتنامەی نێودەوڵەتیەوە هەیە کە ئەبێتۆ لەسەر ئەساسی ئەو ڕێکەوتنامانە و ئەو مادە یاسایانە قیاس بۆ ئەوە بکەی کە لەو فەزایی تویتیا ئەژیت چەندێک مافەکانی مرۆڤ بەپێی ئەو بنەمایانە پارێزراوە چونکە هەر بۆ خۆی ئەگەر ئێمە بگەڕینەوە سەر ئەو قسەیە یا ئەو بیرۆڕایە کە ئێمە بەراوردی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستانە بە عێراق بکەین ئەمە بۆ خۆی بەڵگەی 100% ئاعترافکردنی غیر مباشری دەسەڵاتی ئیداری و سیاسی هەرێمی کوردستانە بە پێشێلکردنی مافەکانی مرۆڤ چونکە خراپترین بوقعی جغرافیان لە ناو با بڵێن خۆرهەڵاتی ناوەڕاستە بینیوەتەوە کە نزیکترینیانە لە ئێمەوە کە عێراقێکی کە بۆ خۆمان ئەزانین لە پێکاتەیەکی کۆمەڵایەتی ئاینی مەزهەبی جیاجیا کە شتێک نیەتیایە ناوی مافی مرۆڤ بێ کاتێک کە تۆ قیاسی هەرێمی کوردستان ئەەکەی وە دڵخۆشی هاوڵاتیان و خەڵکی دەرەوەی پێئیتەوە کە تۆ مقارنەتەن بەم بوقع جغرافیە مافەکان پێشڕەوی لە پاراستنی مافەکانی مرۆڤ ئەمە بۆ خۆی ئاعترافکردنی دەسەڵاتی کوردیە بەوەی کە لە هەرێمی کوردستانە شتێک نییە ناوی مافی مرۆڤ بێت چکە کەوتوینەتە مقارنە لەگەڵ عێراقا بۆیە ئەگەر پەیمان خان مقارنەی بکەین بە جگە لە عێراقیش بە وڵاتانی دراوسێ بە نمونە مقارنەیەکەین بە سووریا مقارنەیەکەین بە ئەردەن مقارنەیەکەین بە کۆمەڵێک وڵاتی دراوسێ بە ئێران هەستن پێتوانیە ڕۆژی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان لە دۆخی ئەم وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی گشتی باشترە؟ نانەخێر من پێم وانە خۆی ئەمە کێشەکە لەمەیە تۆ بەراوردی بکەی بە هەر شوێنێک ئێمە بۆ خۆمان ئەزانین لە ناو ئەنزیمەی سیاسی عەرەبی و دەوروبەرە لەم خۆرهەڵاتەیە ئێمە بۆ خۆمان ئەزانین مەفاهیمی مافەکانی مرۆڤ چۆنیەت و چۆن ئەڕوا و چۆن ئیشی لەسەر ئەکرێەوە چۆن ئەپێورێت زۆربەی زۆری ئەو وڵاتانی کە جەنابەت باسە کرد پابەندە بوون بە بەشێکی زۆر لە ڕێکەوتنامە نێودەوڵەتیەکانەوە کە ئیشارە بە مافەکانی مرۆڤ ئەیتر لە مەجای ژنانابێ مناڵان نابێ هەر مەجالێکی ترابێ ئەمە بۆ خۆی ئیمزانەکردن یا پابند نەبوون بەو ڕێکەوتن نامانەوە بەڵگەیە یا با بڵێن دانانێکی سەریحە بەوەی کە ئەمان ناتوانن پاراستنی مافەکانی مرۆڤ بەپێی ئەو بنەما سەرەکیانەی مافی مرۆڤ کە ئتیفاقی نێودەوڵەتی لەسەر کراوە ئەمان ناتوانن پابند بن بەوانەوە. بۆیە من پێم وایە ئەوەی کە ئەگەر اختیلافێک هەبێ لە نێوان ئێمە و عێراقا یا خود وڵاتانی ترا من پێم وابێ اختلافە کللتوریەکەیە کە پەیوەندی بە دەسەڵاتی حکومڕانی ئەم وڵاتەوە نییە بەقەدەر ئەوەی کە پەیوەندی بە اختلافی کللتوری اختلافی ئاینیەوە هەیە لە نێوان کورد و عەرەب یاخود کورد و تورک یاخود کورد و فارسە. کاک ئەنوەر پەیمانخان باسی لەوە کرد کە
ئەو بۆچوونەی کە وێنەی هەرێمی کوردستان ئەکێشەیە وەکو نمونەیەکی پێشڕە و لەبارەی مافی مرۆڤ و ئازادیەکانەوە لەوەوە سەرچاوەگەرێک کە لە بنەڕەتە بەراورد دەکرێت بە دۆخی خراپترین وڵاتەکانی دنیا لەوانە عێراق ئەفغانستان کۆمەڵێک وڵاتی دنیا نەک بەراورد بکرێت بە پێوەرە جیهانی ستاندارەکانی مافەکانی مرۆڤ وەکو جەڕنامەی گەدونی مافەکانی مرۆڤ یا ئەو یاسا ڕێکەوتنانەی لە نێتەوە یەکگرتووەکان سەبارەت بە ڕۆژی مافەکانی مرۆڤ هەیە. زانی یەکەم بەراوردکردنی هەرێمی کوردستان بە عێراق لەوە سەرچاوە ناگرێت کە ئێمە خراپترین وڵاتی دنیامان هەڵبژاردەوەی بەڕاستی کە بەراوردی بکەین لەوە سەرچاوەگرێت کە هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق و وەکو توشم خازە ینی سیاست و سەروەری و یاساکانی عێراقە لە زۆر حاڵەتە ئەمە یەک دووهەم تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لە زۆر مەسائلی سیاسیە پابندە بە سیاسەتی حکوومەتی عێراقیەوە و ئەوەی کە پەیمانخان لە ڕاستە ینی ئەو پێوەەر و پلەبندیانەی کە ڕێکخراوەنی و دەوڵەتەکان بۆ مافی مرۆڤ و بۆ ئازادی و بۆ کاری سیاسی دایانناوە منش تاکیدیەوەکەم کە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی عێراقیش نەیانتوانیوە 100% ئەمانە جێبەجێکن لەبەرەوەی یەکەم بەڕاستی لێرە من نامێت دیسان بڵێم ئەزمونە تازەیە بەڵام ئێمە تەجربەیەکی باشمان نییە لەگەڵ ئەم مەسلەیە کە زۆر گرنگە ئێستا بۆ بە ئەولەوێتی ئیش و کاری وڵاتانی دنیا و لە هەر شوێنێکە کە قسە لەسەر دیموکراسی کرێ بە قسە لەسەر ئازادی بکرێ قسە لەسەر مافی مرۆڤ و قسە لەسەر ئازادی تاکو و مافی هاوڵاتی بوون بکرێ لەبەرەوە ئەمانە هێستا علامەتی استفامی لەسەر دەقەن ڕاستە و ئەم مەسلەی مافی مرۆڤ و مەسلەی ئازادیەکان بە قەناعەتی من بەتەنها لەوە نییە کە تۆ پابندبی بە یاسا نێودەوڵەتیەکان بەڵکو جگە لە یاسا پێیوەستە بە مەسلەی بەڕاستی ئەمە کولتوری تاک لە کۆمەڵگایە و ئێمە شایەدیەوەی لە وڵاتانی ئەوی کە تۆ ئەگە قسە لەسەر ئەو پەیماننامە نێودەوڵەتیانە بکەی ئەمانە خۆین بە ئەم وڵاتانش پێشینەی خراپیان هەبوو لە مافی مرۆڤ و لە ئازادیەکان و لە سیستەمی سیاسیە بەڵام بە مروری زەمون گەشایان کردووە و قسەکەش ئەوەیە یعنی هێشتا من لەگەڵەوە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان و ئایا حکوومەتی عێراقی نێتیان هەیە بۆ چەقسازی لە مەسلەکانی مافی مرۆڤ و دیموکراسی و سیستەمی سیاسی و ئایا ئەوان ئەیانەوێ هەموو ئەو ڕێکەوتنامە سیاسیانی بەڵام کاک ئەنوەر نیەتێک لە ماوەی ئەزمموی بساڵی حکوومەتی هەرێمی کوردستان خۆی دەرنەخست بێ لە ڕووی کۆمەڵێک یاسا و کۆمەڵێک دامەزراوی تایبەت بە پاراستنی مافەکانی مرۆڤ چۆن بزانین لە بنەڕەتە نیەتێکی ڕەن ڕاستەقینە بۆ ئەم بابەتە بوونی هەیە بێگومانەوە پرسیارێکی ڕاستە بەڵام ئێمە ناتوانین بڵێن لە هەرێمی کوردستان لە ماوەی 20 ساڵی ڕابردووە ینی زۆر ینی ڕۆژی مافەکانی مرۆڤ زۆر خراپ بووە و ناتوانین بڵێن لە هەرێمی کوردستانە سیستەمێکی دیموکراسی نییە کە مافی مرۆڤ بە شکلێک پێشێل کردووە کە هاوشەی وڵاتی وەکو بۆرمایە یا هاوشەی وڵاتی دیکتاتۆریەکانە بەڵام من دیسان لەگەڵ ئەوم حکوومەتی هەرێمی کوردستان بێ پابند بێ بەم پێوەرە نێودەوڵەتیانە بۆ لە بەرەوەی بانگەشتی دیموکراسیەکە و لە کاتێکە هەر سیستەمێکی سیاسی لەسەر ئەوە نیە کاک ئەنوەر بەڕای تۆ پێویستە پابند بیاننا قسە لەسەرەوەی لە دۆخی هەرێمی کوردستان ئێستا پابند بووە یاننا ئەمە پرسیارە مەطرحەکە ئەگەر وەکو پێویست ئەگەر وەکو ئەوەی کە پەیمانخان لە بە پێوەرە نێودەوڵەتیەکان بێگومان نەبووە چونکە ئەگەر هەبێ بەڕاستی نابێ لە هەرێمی کوردستانە ئەوەی کە پێشتر لەگە پەیمانخان باسم کرد زیندانی سیاسی کەواتە لە بنەڕەتەوە ئەو تێزە هیچ معنایەکی نەبووە کە هەرێمی کوردستان بە نمونەیەکی پێشڕەو بۆ دنیا لە قەڵەمەیە نەخێر ناکرێ هەرێمی کوردستان بۆ من نمونەیەکی پێشڕەو لە دنیاە بەڵام لەگەڵ عێراق من پێم وایە هەرێمی کوردستان لە بواری مافەکانی مرۆڤ وەزعی خراپ نییە وەزعی باشە بەڵام ئەگەر تۆ قسە لەسەر ئەوە بێ هەرێمی کوردستان بەڕاستی ناتوانین بەراوردکەین وەکوتم بە وڵاتێکی بۆرمە و لەگەڵ